بەڵێ دەستان خۆش بێت طبعاً کردنەوەی ئەم هەفتە بازاڕە شتێکی باشە و گونجاوە هەم لە ڕووی ئابووریەوە بۆ جوتیارەکانمان بۆ ئەوەی بۆ ساختکردنەوەی بەرهەمە ناوخۆیەکان و ئاشناکردنی خەڵک و دانیشتوان بە ئەو بەرهەمە جوانانەی کە جوتیاران ماوەی ساڵێک خەریکی ئەبن و گرنگە ئەوانیش ئێمەی هاوڵاتی پشگیری ئەو جوتیارانە بکەین بە کڕینی بەشێک لە بەرهەمەکانیان ئەمە لەلایەک لە ڕووی ئابووریەوە و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیشەوە ئەتوانم بڵێم کە کاریگەری ئەرێنی هەیە و بایەخ و گرنگی خۆی هەیە بە حکمی ئەوەی خۆتان نەزانن کە کوردستان بە شێوەیەکی گشتی بە دۆخێکی ناخۆشە تێپەڕێەوە تاکەکان لە ڕووی دەرونی وە کۆمەڵایەتیەوە هیلاکن ماندوون بەردەوام هەواڵی ناخۆش و بە کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆرا تێئەپەڕن کردنەوەی ئەم جۆرە هەفتە بازاڕانە هەلێکە بۆ ئەوەی کە هاوڕێیان کەسەکان چوونە دەرەوە یەک ساز بکەن و چۆنەڵی یەکتر بینینێک دروست بێ لە نێوان کەسەکانە و ئەمە جۆرێک لە ئارامی دەرونی بە کەسەکان ئەبەخشێتەوە جیاواز لەوەی کە سوودی ئابووریشیە مەسابا لەم جدیاتە بێنە دەر چی ئەبەیتەوە و لەم بەرووبوومانە هیچت وشک کردووە هەڵت گرتووە بۆ زستان وەڵاهی ڕاستی لەم بەرهەمانە تۆزێک دەستی ئەوانم نییە کە بڵێم شت وشکەکەمەوە و یا هەڵی ئەگرم ماڵە خەسوویەنی جارە هێشتا هەر لەوەیان کە لە ماڵە باوک و ماڵە خەسووە شمان بۆیەت بەڵام بێگومان شتمان بردۆتەوە بامێ ئەکڕین هەنجیرە کڕین چونکە بەرهەمەکان بڵێ کڕینەکەی عایدی من و چاکردنەکەی عایدی ئەوان من بەس کڕینەکەم لەسەرە لەگەڵ بەرهەمەکان خۆماڵیەکانە بینت چۆنە بامێ تەماتە ئەمانە کە بۆ زستان هەڵیەگرن تەماتی خۆمانە بامێ بینە چۆنە لەگەڵیان وەڵاهی ناڵێم بە حازریەتە بەردەستمان بینمان باشە خواردنی خۆشن بە دڵنیایی هەمووی بابەتەکان سەحین یعنی ئەو جۆرە خواردنانە گرنگن و گرنگە یعنی لە ئێستاە بە ئاسانی و بە نرخێکی کەمیش ئەتوانی بەدەستی بخەی ئەمە لەوانەیە لە زستانان نییە بەڕاستی و ئەگەر هەش بێ بڵێن هاوردەی دەرەوەیان جۆرێک لەوانەیە هی ژێر لایلۆن وەکو ئەم جۆرە نییە کە بەڕاستی تام و چێژێکی تایبەتری هەیە.